مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری دیدارێکی بۆزانە ڕۆستایی ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێکخست لەژێر ناونیشانی پەککەوتنی دامەزراوە دەستووریەکانی هەرێمی کوردستان و لێککەوتەکانی. ئەوە ساڵ و نیوەشیش زیاترە هەڵبژاردن کراوە، 3 ساڵ و نیوە حکومەتێک تەواوی دەسەڵاتەکانی خۆی بەکاردێنی وەکو حکومەتێکی تەواو کە لە ڕاستیشدا ماوەی بەسەر چۆ و مافی ئەوەی نە هەموو دەسەڵاتەکانی خۆی بەکاربیێنی بەو شێوێت تەنها حکومەتێکی کار بەڕێکەرە بەس ئیشەکان ڕانەوەستن ئیشی ڕۆژانە هیچی کەنا هیچ بڕیارێکی مەسیری و استراتیژی بۆی نییە. زاڵبوونی دەستی حزب کە ئەوە شەرۆک و دەستێوەردارەکەی وایە بەڵام زاڵبوونەکە زۆر یعنی بەچاوە لە هەندێک لە دامەزراوەکانە بە تایبەتی کە من بخۆ پارێزەرم لە دەسەڵاتی دادوەری زۆر دیارە بە بەڵگەی ئەوەی محکەمەی تەمیز ئێستا پەچی کەوتووە چونکە 15 دای محکەمەی تەمیز 8 سەر بە یەک لایەنە و 7 سەر بەلایەنەکەی دیکەیە. بەهۆی بێباچی دەسەڵات لە هەرێمی کوردستان زۆربەی دامەزراوە فەرمی و نیشتیمانیەکان لە ژێر پرسیاری یاسابووندان و بەرپرسی مەڵبەندی هەولێریش دەڵێت ئامان زمان لەو دیدارە خستنە ڕووی هۆکار و چارەسەرەکانی پەککەوتنی دامەزراوە دەستووریەکان بوو بەپێی یاسا. بابەتەکەی بە شێوەیەکی یاسایی باس کرد لە ڕووی دەستوریەوە هۆکارەکانی باسکردن و کێشەکان و چارەسەرەکان بە حکمی ئەوەی کە سیمینارەکەمان ڕێکخست بوو بۆ کۆمەڵێک کەسی دەستە بژێر لە لایەنەکان لە دامەزراوەکان لە ڕێکخراوەکان بەڕاستی من سوپاسیان دەکەم کۆمەڵێک خەڵکی باش لە لایەنەکان هاتبوو تەنانەتی لایەنی تورکیای تێدا بوو سووریای تێدا بوو شوێنی تری تێدا بوو. بەشداربووانی سیمینارەکە باز لە گرنگی سیمینارەکە دەکەن و دەستخۆشی لە ڕێخەران و پێشکەشکاری سیمینارەکە دەکەن. سەرەتا دەستخۆشی لە ماسەزانە دەکەم بابەتێکی زۆر باشی باس کرد و لە کاتی خۆیدا بە حەقەتەن لێکەوتەکانی زۆرن ڕاستی یەک لەوانە وا دەکە کە دامەزراوەکانی هەرێمی کوردستان ڕۆژ بەڕۆژ بەرەو لاوازی بڕۆن. یەک لە لێکەوتەکانی کە ئەوەیە کە خەڵک متمانی بە پرۆسی سیاسی و ئەزمون و هەڵبژارنەکان نامێنی لە هەرێمی کوردستان کە بەداخەوە لێککەوتەیەکی کە زۆر گرنگە ڕاستی وا دەکە کە دەستێوەردانی دەرەکی زۆر زیاتر دەکەم هەرێم بەردەوام وڵا دەکە بۆی کە دژمنانی هەرێمەکەمان وڵاتانی دراوسی ئەوەی کە بەرژەوەندیان لە هەرێمی کوردستان زیاتر دەست وەردام بکەن. بەڕاستی پەککەوتنی دام و دەستگاکانی حکومی و ئەوانە سەبەبیشی زۆرە سەر بیدایەت تاسیر لە خەڵکەکە دەکاتن ئەو خەڵکەکانە زۆربەی زۆری بێ بەرنامە دەبێت شتەکان دیار نابێتن و دام و دەستگاکەی حکومیش بەڕاستی پەککەوتنی کارەساتێکی گەورەیە بەڕێی من پێویستە بە زووترین کات ئەو دام و دەستگایانی کە پەچی کەوتو لە جانبی دەستوریوە کارا بکرێتەوە مەسەڵەن پەرلەمان ئەگە پەرلەمان کارا نەبێ زۆربەی شتەکان وەستاوە. کۆمەڵی دادگەری هەمیشە لەگەڵ کاراکردنەوەی دامەزراوە یاساییەکاندا بووە و دژی دەستوەردانی حزبی و شەخسی بووە و سەرەڕای سەرنجی لەسەر کار و ئەدای دامەزراوەکان هەمیشە سەروەربوونی یاسا و دامەزراوەکانی بە پێویست زانیوە لە پێناومانەوەی قەوارەی دەستووری هەرێمی کوردستان. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.